پەرلەمانی کوردستان کۆبەوە و بە زۆرینەی دەنگ متمانەی بەخشیە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان. دوای متمانەدان بە کابینەی نوێ ئەرچی پەرلەمانتاران بۆ چاودێریکردنی کارەکانی حکوومەتی نوێ دەست پێ دەکات. پەرلەمانتارانیش تاکید دەکەنەوە لە پاڵ ئەرچی یاسادانان ئەرچی چاودێریکردنی کارەکانی حکوومەتیش دەست پێ دەکەن. هەر لە چوارچێوەی دانیشتنەکەی پەرلەمانی کوردستان فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ئۆپۆزیسیۆن بوونی خۆی ڕاگەیاند. ئەرچی ئێمەش لە ئەمڕۆ لەگەڵ بەرقەراربوونی حکوومەت و کابینەی نوێ ئەرچیشی جیاوازترە بێت بۆی کە بێزگە لە ئیشە پیشەیەکەی خۆمان چاودێریکردنی و جێبەجێکردنی و کارنامەیە و سەروەرکردنی یاسا لە هەرێمی کوردستانە. لە دوای چاوەڕوانێکی زۆر و زیاتر لە 9 مانگ توانرا ئەمڕۆ کە ئەنجامەکەی وەربگرینەوە کە ڕێکەوتنی لایەنە سیاسیەکان بوو بە پێکهێنانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان. ئێمە وەک پەرلەمانی کوردستان چاودێرێکی کارابین بەسەر جێبەجێکردنی کارنامەکانی حکوومەت. ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی و وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ئێمە متمانەمان بەم کابینەی نەدا و لێرەوە ڕای دەگەێنین کە ئۆپۆزیسیۆن بوونی ئێمە معارەزەبوونی ئێمە لێرەوە دەست پێ دەکات. لا کۆبوونەوەکەی پەرلەمان کارنامەی هەڵەگشتەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان خوێندرایەوە. پەرلەمانتارانیش ڕای دەگەێنن باوردی چاودێری کارنامەکەی حکوومەت دەکەن. کارنامەی حکوومەتی هەڵەگشتەکانی خوێندرایەوە و ئێمە وەکو پەرلەمانی کوردستان وەکو پەرلەمانتاران چاودێریی وردەبین بۆ ئەو کارنامەیە و ناو بەناو لێپرسینەوەکەین و ئەبێ ئەم کارنامەیە بڕاتە جوزیاتەوە سەقفی زەمەنیشی بۆ دابندێ. ڕۆڵی پەرلەمان بە تاکید دەبێت ڕۆڵێکی ڕقابی بێ بۆ ئەوەی هەم حکوومەت بتوانێت بەرنامەکەی بە شێوەیەکی ڕاست و ڕەوان وەکو چۆن لە بەرنمەکەیدا هاتووە جێبەجێ بکات و هەم بۆ ئەوەی چاودێری بکات لە چه شوێنێک لە چه جومگەیەکی حکوومەتی هەرێم لە چه دام و دەستگایەک ئەم بەرنمەیە جێبەجێ نەکرێت بەو شێوەیە کە لە خزمەتی خەڵکی کوردستان نابێت. دوای زیاتر لە 9 مانگ لە چاوەڕوانی دوجار کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان پێکات. ئێستا خەڵک بۆ ئومێدەن کابینەی نوێ لە چاوەڕوانی و خواستەکانیان دابێت. ئاڵگوڕد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.